سیاسی و فکری جوێ پارتیە پشتگیری بۆ جێنێفا دوان شرۆڤەکردنا ڕەوشە سیاسی سەبارەت گوهارتنا دەسەلاتا سووری و هەلوەستا ناودەولەتی بەرامبەری کێشەدۆزا کورد یەکیتیا سیاسی و هەنخالن دین ئێن گرنگ دسمینارە بەرێز ئیسماعیل شەرەف ئەندامێ کۆمیتا ناوەندیە ئەلپارتی ئاکۆها دامەزراندن لە باژارێ چل ئاغا دهۆلا بەکڕەوان نسرەدین برێکدا پارتی و شۆڕەشا سەر بهترژی بەئاخوێن و بویەرێن ئیرۆ سووریدا دەرباز دەبن و شۆڕەشاک و زێدەترش 3 ساڵە سووریدا چێت بێ کورد یەکژە ملەتێن ینی دیرۆکە دەڤەرێدان دیارن و دەهێت جهێت دەست و پەنجێن واژی دە ئاواکردنا وڵاتێ دراوسێدا چێت لە سووریا لە ئیرانێ لە عێراقێ لە تورکیا ینی بەشداری کە چالاک هەموو بوارێن ژیانێدا ئێ کۆمەڵایەتی ئێ سیاسی ئێ ڕەوشەن بیری ژبەر و لەژی هوند بینن گەلک یان بهترین ژە نەشاتات و بویەرێن دوا دەولەتا دەچێ بووین تایبەت ئەو أنا سر وأوضاعي إيرود سوري دا سر جنيفة دوي وما قالك استفادة جيكر سر أوضاعي مشتغلين قال محتاجين بس أنا هرفة تركي مزان بنش دورة ما تشد به وسباسيا مستاد كأنه مجمرة بين إنه سر جنيفة 2 استفادة كرداجي وموقفي كرداج جنيفة 2 ومتخوازن إنه هر دم سمينار كهالو تشبه جبرگو ملت کرد دسوری دا ایمان بکاری سیاسی آنیا جبو چهار سریا پرسکری کام ملت کرد دهندری سوری دا فام تبدا پیوستیا مهیا بوا سمیناری گو ایرو دوا پیمانگی دوا مکاتبه دا پیکتن جبر ام ملت خو بدنا ناس کرن حق ما في ملت کرد بچه اوایی و دهندری سوریا پیشروج دا و چهار سری ببی و سپاسیا کسی حاضر کم و سپاسیا و قناة آرک جد کم و سپاسیا کورد یەک ji milletên di dîroka deverê de diyar in û cih û destên pengê wanakê di avakirina welatên dirawsê de çi li Sûriyayê, Iraq û Tirkiye û Îranê de û pişdariya wa jî pir çalak bû. Lêgelo ev milletê ku Kurd nav wanakê de dijîn wê biçin erînê li mafê wayê ra wa binêrê. Birzan Hesên, Televizyona Ark, bajarê Çil Ağa.